هاوڵاتیەک کە لە دەرەوەی وڵات هاتم بۆ کوردستان ئەوەی من لێرە بینیمە هیوادارم کەوا مەسەلەی ژینگە دەمرێ باس بکەم و حەز دەکەم کە زیاتر پەرە بە ژینگە و پاکخاوێنی وڵات بدرێ لە هەموو ڕوویەکەوە خاستان با بڵێن لە ئەو خەڵکەی کە لە دەرەوە دەسوڕێ و دێ و دەڕوا و لە فەڕەدانی زبل و خاشاکی خۆی ئەوەی کچ لە گۆڵان یاخود لە ناو سیارەکەی کا بڵێن یەکسەر تێی هەڵدەداتە دەرەوە. داوایەکمێ لە هەموو بەڕێزانی ئەو وڵاتە لە دوکانداران و لەوانە کە شتومەک گران نەکەن بە ناوی ڕەمەزان و خەڵکەشی فەقیر زۆر هەیە لە کوردستان وەزعیان باش نییە، هیوادارم ڕەچاوی وەزعی خەڵک بکەن. vê qonaqêda gelek gelek pêwîst e partiyên Kurdîn taybetî dîmokrat û yeketî bikarin yek helwest dakevin berlemana Iraqê de yek ketla Kurdî vê qonaqêda bikarin mafê milletê Kurd cîbcî bikin bi xurtayî taybetî ew menatiq herêmên mayîn mutenaze ê navlêtêkirin mada 140 wê alî da baş bişoxilin. هیوادارم ئەو هەڵبژاردنە و کورسیانە کورسی و کورسێنی و باڵباڵانی نەبێتە مای لێکترازانی نێوماڵی کورد و هیوادارم بە یەک دەنگ بچنە بەغدا و لەسەر مافەکانی گەلی کورد شەڕ بکەن، شەڕی دەستوری بکەن. داواکارم لێرەوە لایەنە سیاسیەکان هەموویان بە یەک دەنگ بە یەک بەرنامەی توکمەوە بچنە پەرلەمانی عێراق و لەوێ شەڕی دەستوری مافە ئابووری و نەتەوەییەکانی گەلی کورد بکەن.